دەچمە گوندی مرد خواردەی سەر و لە سنووری ناحیەی یاغجەلەری قەزای چەمچەماڵ لە حاڵەتێکی دەگمەندا وە خۆیان دەڵێن پارچە زەویەک کە ڕووبەرەکەی زیاتر لە 22 دەبێت ماوەی زیاتر لە 4 ساڵە نەکراوە بە بێستان و هیچ تۆوێکی کاڵک لە سنووری زەویەکەدا بڵاوەیی پێ نەکراوە. بەڵام لەم ساڵدا و بە شێوەیەکی خۆڕسکانە بەرهەمی زۆر باشی کاڵەکی گرتووە و ڕۆژانە هاوڵاتیانی گوندەکە و گوندەکانی دەوروبەریشی سوودی لێ دەبینن. خۆم لێرە بووم کە چێڵدرا هیچ پێوە نەکرا دوای 5 ساڵ ئێستا ئەم لەم هەفتەیە پێشوە ئاگادار کراینەوە کە ئەم عەرزە بێستانی باشی کاڵەکی گرتووە بۆ ناچن لیکەنەوە درێمەش وتمان نیمانەکە نەمان لەکوێیە بەلامان سیر بوو وتیان چۆن کاڵەکەی چاکی پێوەیە و تر بەلامانەوە سیر بوو ئێستا شتیوان نەبووە شتیواشمان نەبیستووە دوای 5 ساڵ بێستان بڕێتەوە. ئەم بێستانە لە ساڵی 2018 تۆ کراوە بێستان ماوەی 3 ساڵ کراوە بەگەنم و 2022 دوزار شۆی بڕاوە بەوەی کە عەرزەکە حازر بێ بەوەی کە لە 2023 ئینشاءڵڵا ئەو وشکە ساڵیە نەمێنێ بکرێتەوە بەدەغڵ. بەڵام ئەم ساڵ کە بینی ومانەوە هاتووینەتە ئێرە خزمان ئاگاداریان کردینەوە لەوەی کە بێستانێکی باشە هاتین سوبحانەڵڵا سەیرەکەین ئەم بێستانە بەم شێوەیە کە خۆتان بینیتان کاڵەگێکی باشی پێوەیە و چەند کەسێکش پێش ئێمە هاتوون کاڵەگیان لێ بردووە. ئەو حاڵەتە حاڵەتێکی ئاساییە. ئەندازیارێکی کشت و کاڵی حاڵەتەکە بە نۆرماڵ و ئاسایی ناو دەبات و دەڵێت بەهۆی ئەوەی ئەو بێستانەی لە ساڵی 2018دا لە زەویەکەدا کراوە بەشێک لە تۆوی ئەو کاتە بە قوڵی زیاتر لە 30 سانتیمەتر دەچێتە ناخی زەویەکە. پاش ئەوەی لە بەهاری ئەم ساڵدا شۆوی زەویەکە کراوە ئەو تۆوانە کەوتونەتە سەرەوەی زەویەکە و بەهۆیەوە بێستانەکە ڕواوەتەوە. بە بەردەوامی گەنمیان کردووان هەر توێکی کەیان کردووە بە خەرماشە کردووانە خەرماشە قولێکی تایبەتی خۆیە ناگاتەوە قولێکە سێگاسنێتی تقریبا 8 سانتیم 9 سانتیم تا 10 سانتیمیش ئەڕوا زیاتریش ئەڕوا تۆزێکە کە دە زیاداگری ئەمە ئەم توانێکە کردووانە بەو شێوەیە سەوز بووە ئاساییە شتێک نییە هەر دانەوێڵەکەت بێ بۆ خۆی لەو هینەیە سەوزە بێ. ئەم ساڵ کە هاتوونە دیسان وەردیان بڕیوەتەوە کە وەردیان بڕیوەتەوە ئەو تۆی ژێرەوە هاتۆتەوە سەرەوە ئێستا ڕوتوبەیەکی تایبەتی خۆی هەیە و ملائیمە ئێستا بۆ گەشەکردن ئەو تۆی کاڵەکە گەشەی کردو و حاڵەتێکی ئاساییە. کاڵک یان گندۆرە بەرووبوومیەکی هاوینەیە لە هەردوو وەرزی بەهار و پاییزدا دەچێنرێت. لە وەرزی بەهاردا لە ناوڕاستی مانجی نیسان دەچێنرێت تاک و سەرەتای مانجی ئایار. لە وەرزی پاییزیشدا لە ناوڕاستی مانجی ئابدا دەست دەکرێت بە چاندنی بە تایبەت لەو ناوچانەی کە بەراون. بەرهەمی کاڵک زیاتر لە 2 مانجی پێویستە بۆ پێگەیشتن. کەش و هەوای بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان لەبارە بۆ ئەم بەرووبوومە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی مرد خواردەی سەر و لە سنووری ناحیەی ئاغجەلەر